الحمد لله رب العالمين. رب يا ربي، لقد عجز الطبيب فداونا، وقد كثر الفتن فسلمنا، وظهر الفساد فنجينا، وقلت حيلتي فتولنا. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له. من أراد مؤنسا فالله يكفيه، ومن أراد حجة فالقرآن يكفيه، ومن أراد الغنى فالقناعة تكفيه، ومن أراد واعظا فالموت يكفيه، ومن لم يكفه شيء من هذا فالنار تكفيه. وأشهد أن سيدنا ونبينا وحبيبنا ومولانا محمد رسول الله كان يكره السمر بعد العشاء، ويقول اللهم بارك لأمتي في بكورها. وكان إذا بعث سرية أو جيشا بعثه أول النهار. وكان صخر رجلا تاجرا، كان إذا بعث تجارة بعثه أول النهار، فأثرى وكثر ماله. ودولة اليابان التي أصبحت أكثر تقدما في العالم رغم ما تعرضت له من آخر سنوات الحرب العالمية الثانية إلى أكثر كارثة نووية عام 1945، ومع ذلك استطاعت أن تبني نفسها، فأصبحت أكثر تطوراً في البرمجيات والتكنولوجيا والصناعات دقيقة على مستوى العالم، وذلك بامتلاكها عقولاً ناضجة ونية خالصة والإتقان في العمل. لما أرادت أن تبني نفسها أخذت تفرض التعاليم على شعبها، فأصبح الشعب الياباني ينام من 9 مساء ويقوم في 6 صباحا. هذه تعاليم الإسلام. أما شبابنا وهم في غفلة معرضون، لست أدري متى ينام أبناؤنا وبناتنا ومتى يستيقظون وكيف يستقبلون يومهم في العمل. حتى الفلاح الذي كان يسابق الطيور في البكور ويسرع إلى حقله قبل أن تقوم الغزالة من خدرها أصبح الآن بفضل فيسبوك يسهر حتى قبل الفجر بقليل، ثم ينام، ثم يقوم في ثانية بعد الظهر. لقد بلغت بنا الحال أصبحنا نستورد كل شيء من الخارج، حتى في النظافة نستورد الكناسين، حتى في النظافة ليس لنا خبرة. نستورد خبراء في حل مشكلة الإسكان، خبراء في حل مشكلة المجاري، خبراء في التعليم، خبراء في القانون، خبراء في التشريع. حسبنا الله ونعم الوكيل. أوصيكم عباد الله ونفسي أولا بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين. ووصية الله تبارك وتعالى في وفيكم أجمعين. بەڕێزان خۆشەویستان، هەر لە باسی غەفڵەت و بێئاگایی دەینە سەر بەشی 4. دوای ئەوەی لە وتاری ڕابردوو باسی هۆکاری غەفڵەت و بێئاگاییمان کرد، یەکەم هۆکار وتمان بریتیە لە کەوتنە ناو دنیا و بە ئامادەکردنی دنیا. هۆکاری دووەم کە لە وتاری ئەمڕۆ باسی لێوە ئەکەین بریتیە لە تەکنەلۆژیا. بەداخەوە ئەڵێن
ئەم تەکنەلۆژیایە ئەگەر لە زۆر وەوە بۆ زۆرێک لە وڵاتان بوو بە مایەی نیعمەت و پێشکەوتن و خزمەت و داهێنان و خۆشگوزەرانی، بۆ ئێمەی داماو لە زۆرەوە بوو بە نیقمەت و بەڵاو موسیبەت و نەهامەتی و دواکەوتن و بەجێماوی. ئەکبەر وەسیلەی غەفلەت لەو سەردەمە بۆ ئێمە بۆ گەنجەکانمان بە تایبەتی ئەم تەکنەلۆژیایە. هیچ شتێک بەقەد ئەم تەکنەلۆژیایە ئەم خەڵکەی بەنج و بێئاگا و مەشغول نەکردووە. من باسی زیانەکانی تەکنەلۆژیا ناکەم لە ڕووی تەندروستی، کەس دەیان نەخۆشی نایتەوە، چکە اختصاصی من نییە کە وەک ئەڵێن مێشک وێران ئەکا، ئاعساب و خانەکانی لەش مێشک زەعیف ئەکا، چاوکز ئەکا. بەس نییە ئێستا لەو تەمەنە گچکەیە لە کۆی 30 قوتابی لە پۆلێکە 15یان چاویلکە و عینەکی دانابیت. و باسی زیانەکانی کۆمەڵایەتیش ناکەم کە زیانەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکەن. زیانەکانی هێندە زۆرن زیانی کۆمەڵایەتی. بۆ سلماندنی ئەم ڕاستیە بەسە ئامار و داتای تەلاق لە دادگاکان ببینیت کە چ کارە ساتێکی نایتەوە. ئەوەی مەبەستمە لە وتاری ئەمڕۆماندا زیاتر غەفلەت و بێئاگاییە لە سایی تەکنەلۆژی. بەداخەوە ئەڵێم بەرهەمی تەکنەلۆژیا، ئەم ئامێرانە، ئەم ئەنتەرنێت و فەیسبووک و واتسەپ و سناپچات و مێسەنجەر و ڤایبەر و یوتیوب و ئیمۆ و تیلیگرام و ئینستاگرام و ئاتاری و پۆبجی و یاری ئەلکترۆنیەکان بەگشتی خەڵکیان بە جۆرێک مەشغول کردووە، بە جۆرێک گەنجەکانیان بەنج کردووە و بێئاگا کردووە. نەک ئاگایان لە دین و لە خودا و لە قەبر و مردن و قیامەت نەماوە، ئاگایان لە خودی خۆشیان نەماوە، ئاگایان لە تەمەنی خۆیان نەماوە. وەرە سیر کە ئەو هەموو ئامێرانە بەو پارە بکردرێت، هەمووی بۆ لە ناوبردنی گەورەترین سەرمایی مرۆڤە کە کات و تەمەنیەتی بەبێ ئاگایی. ئاگای لە کار و کەسابەت نەماوە، ئاگای لە خوێندن نەماوە، ئاگای لە وەزیفە و فەرمانگە نەماوە، ئاگای لە عیبادەت نەماوە. کۆرە ژن و مێردن ئاگان لە یەکتری نەماوە، مناڵ ئاگای لە دایک و باوک نەماوە، دایک و باو ئاگای لە مناڵ نەماوە. یعنی بە جۆرێک غەفلەت لە ڕێی تەکنەلۆژیا وای کردووە کە میلەتێکی بێئاگا بین. تۆ سەیر کە ئەم میلەتە تا درنگانی شەو بە دیار سەحن و تەلەڤیزیۆن و کۆمپیوتەر و ئەنتەرنێت و فەیسبووکەوەیە، بە دیار پۆبجی، هەتاکو خەو ئەیباتەوە ئاگای لە هیچ نییە. دەمە و نیوەڕۆ بە چاوی بەخەو لە خەو هەڵەستی، بەدەم باویشکەوە بەیانی باش ئەکات. ئاخر ئەمەیە نگبەتی و ئەمەیە موسیبەتی گەورە. ئەگەر خوا نەخواستا بەم شێوێ ئەم جی لە بڕوا بۆ داهاتوو جیلێکی بێکەلک، بێبەرنامە، بێهەدەف، بێبەرهەم دێتە کایەوە. سەیرکەن ژن و مێرد، یعنی خۆ تەکنەلۆژیا لە زۆرەوە ئەگەر بتوانی بە شێوەیەکی تەندروست بە بەرنامە بەکاری بینی خزمەتێکی زۆری بە مرۆڤایەتی کردووە. ڕاستە دوورەکانی لێ نزیک کردینەوە، دەتوان لێرە پەیوەندی بە ئەوروپا و بە هەر وڵاتێکی ئەو سەری جیهان بکەین، بەڵام لە هەمان کاتدا نزیکەکانی لێ دوورخستینەوە. ژن و مێرد لە یەک ژوورە، لە تەنش یەک، یا مناڵ و دایک و باوک، کەس ئاگای لە کەس نییە، هەر یەکە و بەدەستە لە نزیک یەکن، بەڵام بە دڵ و بە فکر لە وڵاتێکی تر. ئاخر پیاوێک تا درنگانی شەو بە دیار فەیسبووک و ئەفلامی درامای دۆبلاژکراوی بیانیوە بێت، چۆن ئاگای لە خێزانەکەی بیت؟ کوا حەقی خێزانت، کوا حەقی ماڵ و مناڵت، کوا حەقی جەستەت؟ خۆ جەستەت پێویستی بە ئیسراحەتە. کاتێ سەلمانی فارسی سەردانی ئەبوو دەردا ئەکا ڕەضی الله عنهما، خێزانەکە ئەبینی زۆر کزۆڵە و لاواز و غەمبارە،
لێ ئەحوالی ئەبوو دەردای لێ پرسی ئەڵێ ئەبوو دەردا بەداخەوە ئاگای لە ئێمە نەماوە ئێمە ئیهمال کردووە پێویستی بە ئێمە نەماوە تی بۆ تیشە وەر خەریکی شەو نوێژە جا کاتێ ئەبوو دەردا هاتەوە و سەلمان ئەمەی بە چاوی خۆی بینی وتی ئەبوو دەردای برام تۆ ئەو کارێ ئەەکەی زۆر غەڵەتە تۆ ناکرێ ماڵ و مناڵی خۆت ئیهمال کردو هەر بە عیبادەت خەریکی وإن لربك عليك حقا وإن لنفسك عليك حقا ولأهلك عليك حقا وأعط كل ذي حق حقه فەرمی بزانە بەڵێ خوا حەقی لەسەر تۆی ئەبێ عیبادەتی بکەی بەڵام ئەم جەستەی تۆش پێویستی بە ئیسراحەتە و حەقی لەسەر تۆیە کە حەقی پێ بدەیت کە خواردنی تەندروستی بۆ بخۆی وەرزشی بۆ بکەی بۆ ئەوەی جەستەت هەمیشە ساغ و سەلامەت بێ بۆ قووەت بێ و ماڵ و مناڵ و خێزانەکەت حەقی لەسەر تۆە و ئەو کاتەش خودای گەورە لێت ڕازی ئەبی کە حەقی هەمووان بدەیت خدا ڕازی نییە تۆ بەس خەریکی عیبادەت بی خێزانەکەت ئیهمال کردو جا ئەبوو دەردە بەم قسانە هەندێک دڵی گران بوو سبەینێت چوە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی بۆ جێڕایەوە پێغەمبەری خوا فەرمووی سەدەقە سەلمان و بەڕاستی سەلمان ڕاستی وت ڕاستی فەرموو جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕازی نەبی لە کەسێک هەر خەریکی شەو نوێژ بی بەڵام خێزانەکە ئیهمال کردبی ئەی حاڵ و وەزی ئێمەی ئەمڕۆ ببینی چی ئەفەرمێ نەک بە شەو نوێژ و عیبادەتەوە خەریکی بە ئەنتەرنێت و ئەفلام و خوابزانی سەیری چی ئەەکەین ئەوەی خوا پێی ناخۆشە خوابزانی لەگەڵ چێ لەسەر خەتین و باسی چی ئەەکەین خێزانە داماوەکەشمان ئیهمال کردو ئاخر ئەمێ ڕێژەی تەلاق کێشە کۆمەڵایەتیەکان ڕۆژ بەڕۆبەر و هەڵکشانەت خۆشەویستان ئەم تەکنەلۆژیایە بۆ خزمەتی مرۆڤایەتی دانراوە سیرکەن وڵاتێکی وەکو یابان تەکنەلۆژیا بەکاردێنیت یعنی ئەم وڵاتانەی کە بە تەکنەلۆژیا و پێشکەوتون بۆچی پێشکەوتون چونکە گەنجەکانیان مۆبایلەکانیان پڕ نییە لە گۆرانی و لە ئاتاری و لە ڕسمی خراپ و لە ڤیدیۆی ئابروبەر ئەم کۆمپیوتەر و ئەنتەرنێتە بەدەست خەڵکێکەوەیە کە بەرە بەیان بە ئاگان بەیانی پێش خۆر هەڵاتن لەسەر کار و کەسابەتی خۆیانن یابان گەنجی ئەوان کە یابان پێشکەوت گەنجی ئەوانی شەو نخوونی ئەکەن بەڵام بەدیارچی بەدیار لاپەڕەی کتێبە بە سوودەکانەوە بەدیار پلان و بەرنامەڕێژی و بیرکردنەوە کە چۆن وڵات بەرەو پێش ببا چۆن داهێنان بکات چۆن منافەسەی وڵاتانی پێشکەوتوو بکات گەنجی ئێمەش شەو نخوونی ئەکا لەگەڵ ڕێزم بۆ زۆریان بەڵام کە بوویتە دیاردەیەکی زۆر بە دیار وەکو وتمان ئەفلام و درامای ئەجنەبی و دۆبلاژکراوی بێناوەڕۆک کە تەنها شیرازەی خێزان تێک ئەدەن بە دیار فەیسبوک و مێسنجەر و پۆبجی و یاری ئەلکترۆنیەکان کە خۆشی نازانێ ئەم کاتەی چۆن سەرف کرد و خەریکی چێ و بەرنامە و مستەقبەل و داهاتووی چ گەنجی یابانی بەرەبیانی لە خەو هەڵسایە بە ئاگایە دەیکا کە ئەمە ئیسلامی تۆ تەطبیقەکە کە پێغەمبەری خوا دوعای کردو اللهم بارك لأمتي في بكورها گەنجی یابانی بەردەوام کارەکە ڕۆژانە هەر تاکێکی یابانی زیاتر لە 2450 کاتەژمێر ئیشەکە کە زیاتر لە 7 ساعتی ڕۆژانەیە دەی ئەمە ئاەتی خوای پەروەردگارە وەقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون گەنجی یابانی لە کارکردن یا هێندە وردبین و متقینە کە هەر شتێکی یابانی ئەمڕۆ بەس لەسەر نووسابی مێدی ئین جاپان دڵنیابی کە ئەمە تەقلید نییە و ڕاستە لە یابان دروستکراوە ئیتر باکت نییە خەمن نییە لێی دڵنیا کە هێندە بە دڵسۆزی بە وردبینی کراوە دەی ئەمە حەدیثی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ إن الله يحب أحدكم إذا عمل عملا أن يتقنه کە تۆ نایکەی بۆ یەخە ئیسلام ئەگریت خەتای ئیسلام نییە کە تۆ دواکەوتی خەتای ئەوە کە تۆ ئیسلام تەطبیق ناکەی بۆیە زانایەکە لێ چوم لە ئەوروپا و لە دەوڵەتەکانی ئەجنەبی ئیسلامم بینی بەڵام موسڵمانانم نەبینی هاتمۆ ناو وڵاتە ئیسلامیەکان موسڵمانانم بینی بەڵام ئیسلامم وەکو ناوەڕۆک نەبینی ئەوان کار بە دڵسۆزی ئەکەن
بەڕێک و پێچی ئەکەن بە وردبینی کارەکانی خۆیان ئەنجامەدەن. وڵات بەم جۆرە کەسانە پێش ئەکەوێت. سەیرکردن وڵاتێکی وەکو ئەڵمانیا کە لە حەربی عالەمین حەد وێران کرا، بەڵام دواتر دەستیان کرد بە تەعمیرکردن. ئیتر کرێکارەکان کاتژمێریان بۆ دانا، هەر کرێکارێک بۆ هەیە 8 کاتژمێر ئیش بکە بەرامبەر هێندە کرێ، بەڵام کرێکارەکان خۆیان هەست بە مەسئولیەت کرد لە بەرامبەر ئەو کاولکاری وێرانی وڵاتیان، بۆ یاستان هەر یەکەو لەسەر حیسابی خۆی 2 کاتژمێری ئیضافە کرد بۆ ئەوەی هەر لە ماوەی 15 ساڵە توانیان ئێستا ئەڵمانیا بوو بە وڵاتێکی هەرە پێشکەوتووی جیهان کە پەناگەی ملیۆنەها خەڵکی ئاوارە و ڕاکردووی وڵاتانە. یابان لە تەکنەلۆژیا لە لووتکەیە، لە پێشبڕچێدایە لە پێش هەموو وڵاتانی جیهان، چونکە ئەوان تەعالیمی ئیسلامیان وەکو ناوەڕۆک جێبەجێ کردووە، حکوومەت ڕێنمایی کردووە، هەر تاکێک ئەبێ لە شەو لە کاتژمێر 9 شەو بخەوێ، بەیانیش ئەبێ ساعت 6 هەڵسێ. وڵات بەم جۆرە خەڵکە بەم دڵسۆزانە بەو ئینتیمایە پێش ئەکەوێت. وڵات هەرگیز بە کەسانی دز و گەندەڵ و جەردا، بە جیلێکی بێبەرنامە، بێ ئامانج، بێبەرهەم، بێهیممەت، مدمین، ئالوودەبوو بە قومار و مەشروب و مەیخانە و نادی و کافتریا و نێرگلە و جگەرە و فەیسبوک و ئەنتەرنێت و پۆبجی و بەو زۆرشتە بێمانایانە کە مدمین وە پێیان سەر ناکەوێت، پێش ناکەوێت. ئاخر ئەم ئەڵمانیایە ئەڵێ 37 ساڵە کارەبا نەکوژایتەوە، تازە بە تازە ڕێنمایی ئەکات و ئەڵێ خەڵکی نەزیاتر وزەی کارەبا بەکاربێن، چونکە ئەو وزە و ڤۆڵتێ زۆر لە خۆمان زیاتر. ئێمەش ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە، لە ڕووی سوتەمەنی و کارەبا و 50 ساڵ گەڕاینەوە دواوە. چێ لە هەشتاکان کێشەی کارەبای هەبوو؟ کێشەی سوتەمەن و نەفتی هەبوو، بنزین، برێ ئەمە عادیە و ئەماوت. ئەوان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش، ئێمەش ساڵ بە ساڵ بەرەو دواوە. هەر بۆیە شێتێکەیە بەناو شێتە بە حیساب ماوە گرتەی ڤیدۆی بڵاو ئەبنەوە خەڵک تەسویرەکات و هەلەسەد بۆ کۆمیدیە، بەڵام قسەیەکی زۆر جوانی کردووە. ئەڵێ کاتێک سەردەمێک دادێ کورد بە تەنیا، میلەتی کورد بە تەنیا حوکمی هەموو گۆی زەوی ئەکات. ئەڵێن چۆن شتی وا ڕوئەدا؟ ئەڵێ بەڵێ ڕوئەدا. ئەڵێن چۆن؟ ئەڵێ لەبەر ئەوەی ئەم میلەتانە تەکنەلۆژیا بەکاردین، ڕۆژ بە ڕۆژ داهێنانەکەن ئەم نەتەوانە هەر پێشەکەون، ئیتر وایان لێدێ بەرە گۆی زەوی بەجێ دێن و دەستنە سەر هەسارەکانی تر. کوردیش هەر شەو خەریکی فەیسبووکە، ڕۆژیش خەریکی خەوتنە بە تەنیا بەجێ ئەمین، ئێکە کەس نەبی هەر بە تەنیا حوکمەکە لەسەر زەوی. با ئێمە بەراوردێکی خۆمان لەگەڵ وڵاتانی هەر دراوسێ، وڵاتێکی وەکو ئیسرائیل، حەقمان لەوە نیە ئاینی چیە و دەستوری چیە. ئەڵێن کوردستان خاوەنی 44,000 متر چوارگۆشە زەوی بەپیت و بەرەکەت، خاوەنی 47 ملیار متر سێگۆشە ئاوی پاکە کە بۆ زەراعەت و بۆ کشت و کاڵ دەست ئەدات. ئیسرائیلیش خاوەنی 22,000 متر زەوی چوارگۆشە، خاوەنی 2 ملیارشە، بەس 2 ملیار متر سێگۆشەی ئاوی پاک کە بۆ زەراعەت دەست بدە. یعنی ئێمە خاچی ئێمە 2 ئەوەندەی خاچی ئیسرائیلە کە بۆ کشت و کاڵ و ئەو زەراعەت بەکار بێت، و ئاویشمان 4 ئەوەندەی ئاوی ئیسرائیلە. ئەو جا ئیسرائیل ساڵانە بای 18 ملیار دۆلار داهات و ئینتاجی خۆی ئەنێرێ بە وڵاتان. ئێمەش نەک هەر ئینتاجمانە، ساڵانە بای 18 ملیار دۆلار شت لە دەرەوە لە وڵاتان بۆمان دێت. ئەی کڕیت. ئەمە بەڕێوەبردنی عەقلیەت، یعنی عەقلیەتێکی کراوە، سیستەم و موئەسسەساتێک کە خزمەت بە هاوڵاتی بە وڵات بکەن. زۆر وڵاتی تریش، یعنی سەیرکەن سوودان خاوەنی 47 ملیۆن مانگایە، میسر خاوەنی 29 ملیۆن مانگایە، بەڵام هۆڵەندا خاوەنی تەنها 11 ملیۆن مانگایە. ئەو جا هۆڵەندا بەو کەمە بەرهەمی شیر و پەنیری تەواوی بازارەکانی جیهانی تەنیوە،
بەڵام میسر و سۆدان شۆکو ئەیبینی خەریکە لە برسان ئەمرن ڕۆژانە خەڵک ئەڕژێتە سەر شەقام داوای نان و ئاو ئەکا بۆ لێرە بۆمان ڕۆن ئەبێتەوە ئیرادە و عەقلیەت لە پێش بەرهەموو ئەوان خاوەنی سیستەم و موئەسەسات و عەقلیەت و ئیرادەیەکی بەهێزن ئێمەش خاوەنی سیسی و بۆ تەفلیقە و عەقلیەتێکی داخرا و نەخوێندەوار و عەقل ترشا و عەقل بەستوو و کۆیلەی کۆیلەکان بە مانایەکی تر شەڕ و منافەسە و حیزبایەتی ئەوان لەسەر ئەوەیە چێ زیاتر خزمەتی وڵات بکات چێ زیاتر خزمەتی هاوڵاتیان بکات وڵات بەرەو پێش ببا حیزبایەتی و منافەسە و کێشەی ئێمەش لەسەر ئەوەیە چێمان کورسی حکم داگیر بکات بۆ هەتاتە سەیکەن تازە بە تازە سیسی عەبدولفەتاح سیسی یاسای وڵات هەموار ئەکاتەوە بۆ ئەوەی درێژە بە حکمی دیکتاتۆریەتی خۆی بدا کە بە ئینقلاب هاتەوتە سەر حکم ئێستا یاسا هەموار ئەکرێتەوە لە 4 ساڵیەوە بۆ 6 ساڵی لە 2 خلەوە بۆ 3 خلەوە یعنی 18 ساڵی دیکە ئێوە بۆ خۆی ئیزافە کە تا ساڵی 2040 حکم بکات بۆ نایە خەم لەم وڵاتە بخۆی خەم لەم میلەتە بخۆی هەر خەمی کورسی خۆیەتی عەبدولعەزیز بۆ تەفلیقە لە جەزائیر ئەمە 4 خولی پەرلەمانی سەرۆک لە تەمەنی 81 ساڵی ئێستا ئیعلانی کرد بۆ ساڵی 2020 کە پەرلەمان کە هەڵبژاردن ئەکرێتەوە دیسان خۆی تەرشیح ئەکاتەوە لە کاتێکە نەخۆشە لەسەر عارەبانێ تەنها سەر ئیشەکە ئاخر بۆ خەڵکێکی تر لێگەڕێ ئەم وڵاتت کاول و وێران کرد هێشتا ئەتەوێت درێژە بە حکم بدەیت ئەمە کێشە ئێمە بەڕێزان و خۆشەویستە لەخوای گەورە داواکانی خوای گەورە لەم خەوی غەفلەتە بە ئاگامان بێنیتەوە یا ڕەبی خودایە موفقمان بکەی یا ڕەبی خودایە فریامان بکەوێ یا ڕەبی خودایە گەنج و لاوەکانمان ئیسلاح بکەی یا ڕەبی خودایە موفقی دنیا و قیامەتمان بکەی یا ڕەبی خودایە سەربەرزی دنیا و قیامەتمان بکەی خودایە لەبەر دەپارین و بە ناوە جوانەکانی خۆت بە سیفەتە بەرزەکانی خۆت بە ئیسمی ئاعزەمت خودایە شیفای نەخۆشەکانمان بێت بە تایبەتی کە ئەوانەی داوایان کردووە لەبەر داوایان لە ئێمە کرد ئێمەش لەبەر دەپارین و خوایە جان شیفای بەخێر و عاجلانە بۆ بنێری یا ڕەبی خودایە ئەوەی کێشەی کۆمەڵایەتی بۆی حەل بکەی یا ڕەبی ئەوەی غەم و پەژار و مشکلێکی هەیە لەسەری لابن یا ڕەبی خودایە ئەوەی قەرزارە نەدارە دەرگای خێر و ڕەحمەتی بۆ بکەوە یا ڕەبی خودایە ئەوەی مناڵی نەمناڵی پێ ببەخشی ئەوەی زەواجی نەکردی بۆی سەهل و سانا بکەی آمين أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين ربنا آتنا من لدنك رحمة وهي لنا من أمرنا رشدا